گەیمەرانی کوردستان بەخێر بن بۆ ئەڵقەی ژمارە 131 لە بەرنامە سفرەک ژیری ماوەی هەفتەیەکە ڤیدیۆمیە لە یوتیوب و فەیسبووکەوانە لەبەرەوەی کۆنفرانسی ئەپڵم بە شێوەیەکی ڕاستەوخۆ گواستەوە ئەو ساڵ بە شێوەیەکی سەیر کۆپیڕایت سترایکیان لە بۆ هەموو یوتیوبەرانە نارد کە کۆنفرانسی ئەپڵیان دووبارە ستریم دەکردەوە لە کنە خۆیان بە زمانی خۆیان لە هەر وڵاتە و بە شوێنی خۆی ئاگاداری ئەو شتە نەبووین و یوتیوبیش ئاگاداری نەکردنەوە لە ناکاو کۆپیڕایت سترایکە کات ڤیدیۆیەکەی داون کرد ستریمەکەی داون کرد لە یوتیوبی بەڵام لە فەیسبووکیان بەردەوام بووم چەناڵەکەم بۆ یەک هەفتە سزادرا کە نابێ ئەو شتت بکرێت حالیان سترایکم هەیە بەبتە سێ دانە چەناڵەکەم دیلێت دەبێت ئەگەر دووبارە ببتەوە 2 هەفتە ناتوان ڤیدیۆ بڵاوکەمەوە هیوادارم غەڵەتی وانەکەمەوە لە بۆ کۆمپانیای کاک ئەپڵی تۆنێک هەواڵ هەیە هەواڵی 2 هەفتەتان پێشکەش دەکەم لایک سابسکرایب چاوتان مازە یەکسەر بە ڕۆکستار دەست پێ دەکەم لەبەرەوەی ئاسان نییە ڕۆکستار خۆحافیزی لە گەیمەران کە لە ناو یاریەکان کۆمپانیای ڕۆکستار لە ناو یاری GTA 5 GTA Online لە ناو یاری Red Dead Redemption 2 وەربا Red Dead Online واتە 4 یاری هەرچەند 2 یاری بەڵام هیم لە 4 مۆد لە 4 یاری سوپاسی گەیمەران دەکات کە لەگەڵ ئەو یاریانە بەردەوام بوون هەرچەندە ڕۆکستار ئەو نامەی بەشێکی سەی بڵاو کردەوە لەبەرەوەی قەت ڕۆکستار نییە سوپاسی گەیمەران کە چەند ساڵێکە لەگەڵ یاریەک بەردەوام بن و ئەو نامەیە مانای ئەوە دەدا کەوا چاوەڕوانی ئەپدەیت و کۆنتێنتی نوێ مەبن بۆ ئەو یاریانە لەبەرەوەی بەجددی ئەستا حالیان تاوا شفتیان کردی لە بۆسە GTA 6 ڕۆکستار هیچ قسەیەکی لەسەر ئەو لێدوانەی خۆی نەدایە لەسەر ڕاگەنراوی خۆی نەدایە یا گەیمەران لە ناو یاریەکە دەیدۆزنەوە و بەشێکی سەیریش قەت ڕۆکستار نییە سوپاسی گەیمەران بکە پێشەوەی کەوا سێڤەرەکان داون کارتن سێڤەر داون نابی جارێ لەبەر GTA 6 جارێ مایتی بڵاو بکرێتەوە بەڵام مهم ئاگادارکردنەوەیەکی گەیمەرانە کە بەڵێ بە فەرمی ئیش لەسەر GTA 6 دەگەین و ئاگاداریەوە بن لەوانەیە کۆنتێنتی نوێ لە بەو یاریانە بڵاو نەکرێتەوە چەندین ساڵە بەردەوامن و پشتگیریان لێ دەکەن وەکو سێڤەر بەڵام وەکو کۆنتێنتی نوێ باوەڕ ناکەم زیاتری لە بۆ بڵاو بکرێتەوە واوەش مانایەکی گەورە دەدا کە ڕۆکستار بەشی ئۆنلاینی خۆشی هەشتە سەر GTA 6 کاتە GTA 6 لە قۆناغیش زۆر باش لە بەرمێنان ئۆکەی لەو هەفتەی تۆنێک کۆنفرانس کرا تۆنێک زانیاری نوێمان هەیە سەو یەکسا بە گەورەترین هەواڵ دەست پێ بکەم کە God of War Ragnarok هەرچەندە بەشێش سوپرایز بوو سوپرایزەکە زیاتر لەوەی بوو ڕۆژێک پێش بەڕێوەچوونی کۆنفرانسەکە یاخۆتوان بڵێم چەند سەعاتێک پێشەوەی کۆنفرانسی State of Play ئەنجام بدرێ یاخود ئیڤنتی State of Play ئەنجام بدرێ PlayStation وتی State of Play ئەنجام دەدەن کە هەموو کاتێک چەند ڕۆژێک پێشە و کاتی ئاشکرای دەکەن دەڵێن فلان شەو ئەنجامی دەدەن و ئەو جارە شەوی پێنجشەمیش نەبوو سێشەم بوو کە یەکجار سیر ویرد ئۆکەی یەکەم جارە PlayStation شتانە بکە هۆکارەکەش بۆ درەنگ گەیشتنی چەند تڕێرێکی یاری ژاپۆین دەگرێتەوە تاقی گەشتە دەستی PlayStation بۆیش ئەکید نەبوون لە وادەی پەخشی State of Play-ەکە دڵم خۆشە دڵشم ناخۆشە دڵم خۆشە بەوەی کەوا سوپرایزی کردین دیاری باشی نیشاندەین بە تایبەتیش God of War نوێ لەگەڵ یاریێک کە پێشتر نای Project Eve بوەشتانە ئێستا ناوەکەی گۆدرێ مهم دڵشم ناخۆشە یاخود پێشم ناخۆشە لەبەرەوەی لەوانەیە کۆنفرانسە گەورە شۆکەیسەکە نبینین کە دەنگۆ هەبوو ئەو مانگەی ئەنجام دەبەوەی زۆر هەیە گەورەکانی خۆیان لەو مانگەی عرض کردەوە چمایە باسی بکەنی لە سپایدەرمان وڵڤڕین مایە یاری نوێەکانی دیکە شێشتە زۆر لە بیداەتی بەرەمێنان باوەڕ ناکە میشتەکە ئامادەبی کە پێمان نیشان بدەن با بە God of War دەست پێ بکەم بەشێش سوپرایز لە لایڤەکەش بینیتان لە چناڵی مەمەزانەی هەمومان سوپرایز بووین کە God of Warمان بینی لەبەرەوەی سیر بوو لە State of Play وە سێ خولێک ترەیلەری ستۆری یاری God of War بین دەمەشا زۆر خەڵک دەڵێن ئەوە سپۆیلی تێدایە نەخێر سپۆیلی تێدا نییە ئەوە ترەیلەری ستۆریە من چوم سەری ترەیلەری ستۆری God of War 2018 کرد کە ناوی ئۆفیشەڵ ستۆری ترەیلەرە هەمان شتە چیرۆکە بە کورتی پێت دەڵێ بەڵام ڕێندەمەی ئاگادارتان بکەمەوەکەوە ئەو ترەیلەری کە ئاشکرا کرێ و بڵاوکرێەوە سەرەتای یاریەکەیە باشە لەوانێ ئەو پەڕی 6 ساعتی بیدایەتی یاریەکەی بکە و یاریە زیاتر لە 30 کاتژمێر لە بۆ 40 کاتژمێری دەڕوا 3 ساعتێک کرایتە ترەیلەر زۆر سەرەتای یاریەکەیە ئەو شەڕی کریتۆس دەگەڵ فۆری دەیکا زۆر سەرەتایە هەر لە سەرەتای یاریەکەش کریتۆس و ئەیتریەس لەوانەیە تیەری ڕزگار بکە تاوەکو یارمەتیان بدە ڕوبڕووی خوا گەورەکان ببنەوە لە نۆرز مەثۆلۆجی کە بەڵێ ڕێن خۆشەویستم ئەو ئۆدنە ئۆدنیشی تێدایە بەڵام شکلەکەیان هێشتا ئاشکران نەکردێت لە چەند هەفتەی ڕابردوو ئۆنلاین لیکرا دزە پێکردنە گەورەکەی ئۆنلاینی یاری God of War کە دایانوت خۆتان بپارێزن منیش پێوت خۆتان پارێزن و سپۆیل بڵاوکرێتەوە سپۆیل نەبوو تەنیا شێوەی ئۆدنیە تا ئەو شێوەکەمان نبینی بەڵام زانین ئۆدنی تێدایە ئۆدن لێرە زۆر بە سەیری داوا لە کریتۆسی دەکە کە وازیان لێبینی لێگەڕێ ئەو پرۆفسیانە یاخود ئەو چارە نووسە ئەو قەدەرەی کە بڕیار ڕوو بدە لە بۆ ڕاگنەڕۆکی لێگەڕێ با ڕوو بدە بەڵام کریتۆس و ئەیتریەس ئایا لەگەڵ ئەو قەدەرە دەڕۆن یان بە خۆیان قەدەری خۆیان دەنووسنەوە ئەوە فیلمی یاریەکەیە و ئێریک ویلیامز دەڵێ وە لە هەفتەکانی ڕابردوو ئێریک ویلیامز وتی
ئەو یاریە زۆرە کۆتاییەکی هەیە کە هیچ کەسێکتان بیرتان بۆی نەچوە بۆ شێوازە سوپرایزە و یەکسەر دەستپێکەکیش دەبیت لە بۆ بەشی داهاتوو یاری God of War کە لە نۆرس میثۆلۆژی نییە. ئەو شەڕێک کە دەیبینی لە مابینی ثۆر و کرەیتۆسی سەرەتای یاریەکەی هاوڕێیان، یعنی ئەوە زۆرشی گەورەتر مایە، زۆر سوپرایزی گەورەتر مایە کێشتا نەمابینیەوە. بۆیە خۆتان سەغڵەت مەکەن، ئەوە سپۆیل نییە، ترێلەکە سەرنجڕاکێش بوو، زۆر کارکتەری جیاوازمان بینی لەوانەیە هەرامیان نەناسین، بەڵام ئەوەی بەلامەوە سەیرە ئەوە بوو کەوە کەمترین مەمیری تێدا بوو و هەروەها کەمترین قەزەمەکانیش تێدا بوو کە لە چەند هەفتەی ڕابردوو زیاتر باسی قەزەمەکانمان کرد کە لە جۆرە ڕێڵ دەکەم بە ناوی سڤارتڵهایم زیاتر لەوێندەر بەردەستن ئەو قەزەمان یاخود ڕێڵ میوانە، بەڵام لێرە چەند شوێنی سەرنجڕاکێشی نیشاندەوە، هەندێک شوێنیشی نیشان دەین کە پێشتر بینیمانە، لەوێنە هێڵهایم بوو، ناوچەی ئێلفەکانە، ئەوانە پێشتر بینیمانە، بەڵام ئەوجارە بە هەبوونی تیەرەوە دەچینەوە شوێنانە. هەرچەندە تیەر بە تەواو یاریەکە ینی پێناچی تەواو یاریەکە لەگەڵمان بی، بەڵام ئەو بەشەی کە تیەرمان لەگەڵە حەز دەکەم لە شوێنێکەکەوە کرەیتۆس زۆر پێویستی بە تیەریە لەبەرەوەی تیەر زۆرە معلوماتە چیلەکنە کەوا کرەیتۆس و ئەیتریەس دەکەنیان هەر قسەک لەسەر معلوماتیش هاوڕانی خۆشەویستم ئەیتریەس شتێک دەزانی کە با بە کرەیتۆس ناڵێ، ئەویش چییە؟ داهاتووە، لەبەرەوەی لۆکیە و مارە گەورەکەش هەر کوڕی لۆکیە، ئەوە پرۆفسیە گەورەکەیە و لەسەر دیوارەکەش داهاتووی بینی ئەیتریەس، داهاتووەکە مردنی کرەیتۆسە، بەڵام هاوڕێن ئەوە سوپرایزە گەورەکە دەبی کەوا کرەیتۆس باوەڕ ناکەم بمری، لەبەرەوەی دەڵێن ئایا چاوەڕێی قەدەر دەکەن کە ڕوو بدەیان خۆیان قەدەری خۆیان دەنووسنەوە، نووسینەوەی قەدەر واتە گۆڕینی ئەو قەدەرەی کە لەسەر دیوارەکەی پێشتر بینیوانە کەواتە کرەیتۆس ئەکید بنەوەی نامری بۆ ئەکیدیش بنەوەی سانتا مۆنیکا هەڵەیەکی وا باوەڕ ناکەم بکە کە کرەیتۆسی بکوژی لەبەرەوەی لیارێکی دیکەس دەکەی وەک گەیمەرێکی زۆر تووڕە دەبێت زۆر سەرنجڕاکێش بڕاستی میوزیکی بیدایەتی ئەو ترۆیلەرەی یەکجار نازدارە سو دڵخۆشین بەو یاریەی 9/11 بڵاو دەکرێتەوە ئەو وەختی تۆنێک ڤیدیۆی یوتیوبی کوردی دادەپۆشین انشاءالله. هەر قسەکردن لەسەر یاری گەورە و زەبەلاح لەو هەفتەیە هاوڕێیان ئەیمی هێنینگ ئەو کەسێکی یاریەکانی ئەنچارتی دروست کردی و خانمە لە ستودیۆیەکی نوێ کە پێشتر باسمان کردی ناوی سکایدانسە، ئێستا لەگەڵ مارڤڵی، لەگەڵ دیزنی، لەگەڵ هەندێک کۆمپانیای دیکە خەریکی دروستکردنی یاریەکەن لەسەر کاپتن ئەمریکا و بلاک پانتەر لە جەنگی جیهانی دووەم. کە تۆزێک سەیرە کاپتن ئەمریکا و بلاک پانتەر پێکەوە، بەڵام یاریەکە بەڵێ هەوڕێنی خۆشەویستم بە فەرمی وەکو یاریەکانی ئەنچارتە کامری کەسی سێم دەبی ئەکشن ئەدڤێنچەرە و ستۆریە تا ئۆنلاینە قۆڕەکەنیە وەکو ئەڤێنجەرزی، بەڵکو یاریێکی ستۆری دەبێت هەرچەندە گەیم پڵەیمان نەبینی تەنیا و ترێلەرەمان بینی کە تقریبان بە سیزڵ دەچیلەوەی بە ترێلەر بچی سیزڵ واتە تەنیا ئاشکراکردنی یاریەکە بێ ئەوەی کەوا نە سینەماتیکە نە ترێلەریشە، تەنیا پێدەوتێت سیزڵ ئاشکراکردنی یاریەکە و بەڕاستی سەرنجڕاکێشە هۆکارەکەشی ئەوەی کە زۆر دڵم پێی خۆشە بۆی دەگەڕێتەوەکەوە ئەیمی هێنینگ دروستکردی یاریەکانیان چارتیەوە لە مقابلەکەی خۆشی لە دیزنی ئەکسپۆ 23 کە کۆنفرانسێکی گەورەی دیزنی بوو، مارڤڵ دیزنی گەیم شۆ بوو، ڕایگەیاندکەوە ئەنگۆ من گوتیم ئەیمی هێنینگ گوتی تو ئێوە من دەناسم دەزانت زۆر یاریەک دروست دەکەم و ئەکیدیش من لەو زۆر یاریانەیە کە ئەمن پێش دروستم کردە سەو پێشتر چی دروست کردیە ئەنچارتی دروست کردیە کامری کەسی سێم ئەکشن ئەدڤێنچەر فول ستۆری 30 ساعتێکمان دەبی لە جیهانێک کەوا بە کاپتن ئەمریکا یاخود بلاک پانتەر یاری بکەین یاری کاپتن ئەمریکای بی خۆشە نازدار دەبین انشاءالله، بەڵام دیار نییە کەی بڵاو دەکرێتەوە. بێمەسە God of War بە کورتی کۆنترۆلەرێکی God of War بڵاو دەکرێتەوە کە نرخەکەی $70 نرخەکەی گرانە، بەڵام ڕەنگەکەشە من وەک خۆم ڕەنگەم زۆر بەدڵ نییە و جۆرە شینە مەی لەو کەسکەش مۆرە سیاسیەکە، بەڵام ورچەکە و گورگەکەم بەدڵەکە مابینی بمانای کرەیتۆس و ئەیتریەسیدا، بەڵام ڕەنگەکەم زۆر بەدڵ نییە. یاریێکی نوێژ ئاشکراکرا بە ناوی سیندواڵەتی کە زۆر بە دێ ستراندینجی دەچی، ئەگەر ترۆیلەکەش بینی زوو دەزانیکەوە بە دێت ستراندینجی دەچی، لەبەرچش لەبەرەوەی چیرۆکی ئەو یاریەی بە دێت ستراندینجی دەچی، لەبەرەوەی باسی زەمانێک دەکا بەهۆی بارانبارینێکی زۆر جیهان لە ناوچووە و بارانەکە وای کردی جیهان کەوم بی کە ئەوەش چیرۆکی دێت ستراندینجیە و جیهانەکەش گواستنەوەی کارگۆی تێدا لەگەڵ زۆر ڕۆبۆتێک کە بە جیهانی دەسترانی دەچی. مهم یاریەکە ژاپۆنیا و نازان کێ بڵاو دەکرێت پێی ماوی 2023 بەڵام هیم بە دەسترانیش دەچی یاریەکە سەرنجڕانیشان بەڵام بە دەسترانی دەچی لێ سەرنجڕاش. یاریەکی زۆر سەرنجڕاکێش بە ناوی Rise of the Ronin کە لەلایەن تیم نینجا دروست دەکری ئاشکراکرێت. هاوڕێن خۆشەویستم ئەوەی جێگەی سەرنجە لەو یاریەی ئەوە نییە کە یاریێکی سامۆڕای ژاپۆنیا، بەڵکو تیم نینجایە. لە لایڤ ستریمەکەش مامەزانە زیاتر معلوماتی باس کرد کەوە تیم نینجا یاری ناوازیان هەیە
و ئەو یاریەش ئەگەر وەکو گەیمپڵی یاریەکانی پێشویان بی ئەکید ناوازە دەبی یاریەکە تقریبان بە گۆسە سوشیمای دەچی لە بەشێکی بەڵام هەر هەمووینا بێگومان گۆڕانکاریدا دەبی ئەوە گرافیکی سەرنجی مەرانشە بەڵام هەندێک شتی تێدایەکەوە بڵین ئۆکەی لەوانێشتش نازات دەچی بەڵام و یارە جاری زۆری مێ بڵاو بکرێتەوە و یاریەکە ئەکسکلوسیڤ پلیستیشن 5 شە پێ یارێکی دیکە کە پێشتر دەمانزانی هەیە ئێستا شتی زیاتر لەسەر دەزانین بە ناوی پرۆجێکت ئیف و پرۆژەی ئیف ئێستا ناوەکەی بە فەرمی ئاشکراکرێ بە ناوی ستێلەر بڵیدە یاریێکی ژاپۆنیە ئەکشنی JRPG پێم وابی یعنی ژاپۆنی RPG ژاپۆنیە وەکو کاراکتەرێکی سەرنجا چێشی ئافرەت یاری دەکەی کە حرکات شتەکانی جوانە و گەیمپڵەیەکی جوان دیارە بەڵام چیرۆکەی بزە چێشتە بزڵ نازانین سۆ یاری جارە زۆری مێ بڵاو کرد و تایبەت چە بە پلیستیشن 5 و پلیستیشن ستارز کە مە زۆرمان چاوەڕوان دەکەین ئەو جۆرە سرویسەیە کەوا یاری دەکەی یاری دەکەی دیسکاونتر لە بۆ دەکەی یاخود پارە دەداتێ تان یاریچکە پێ بکڕی یاخود یاریەکان بە دیسکاونت بکڕی بەشەی ئەستێرە بەشەی ستارز پلیستیشن پێمان دەدا بەحساب ئابێتەشنوێ لە بۆ دێ ئەنیشتێ بەردەست نییە بەڵام شتیشمی لە بۆ دەوێت دیجیتال کۆلکتەبڵە دەتوانی سن کە یاریێک تاو دەکەی پلاتینیەمەکەی بەدەست دەخی یاخود تاوی ئەچیڤمنتەکان بەدەست دەخی جۆر هەدیەکە داتێک کە بەشەی دیجیتالی دە بە خۆتوانی هەڵی بگری سم ببینەیەکە شێوەیەکی 3D ئەو شتانەیە کە زۆر بێمانەیە نازەمانێت هیواداریشم NFT نەبێت نەوتیان NFT نییە بەڵام بە NFT لە بیرتانە باسی ئەوم کردکەوە هاگوارتس لێگەسی مەرحەلەیەکی هەیە تایبەتە بە پلیستیشن و وتشم شتێکی خراپە و بمعنایە قۆڕەکە سۆنی شتە قۆڕانە دەکا پێویستە هەموو گەیمەرێک هەموو یارێک تاخیاتەوە ئەگە یارەکەی بە تاواتەکە ئەکسکلوزیڤ قەیناوەز what the hell لۆ تەنیا یەک مەرحەلەی دێ جەماعەت پلیستیشن دی Xbox بکاری PC بکە مهم مەرحەلەکە ئاشکرا بوو کە چییە بە ناوی هۆگزمەیدا بە ناوی هۆنتد هۆگزمەیدا ئەگەر فیلمەکانی فانتاستیک بیستان بینیبی پێم وابی لە بەشی سێیەم مەغەڵەت نەبم ئەو شوێنەی تێدایە کەوا جۆرە ئەژدی هەیەکی لێ نەفەرەکان دەخەنەوەندە لێ زیندانیان دەکەن لە جۆرە ئەژدی هەیە بدەیتە خواردنی ئەو جۆرە ئەژدی هەیە کەوا ئەگەر جۆن دەڵێ ناپشتەکیان بەسە دێ ئەگەر خوێنیان بجوڵ یاخود دەنجیان بێ ئەژدی هەیەکە دەیان خوا هەمان ئەو چیرۆکە و ئەو لۆکیشنێ بەڵام دەستکاریان کردێت تۆزەک لەو یاری ئەو ئەرکە تایبەتەی بە پلیستیشن لەسەر Xbox بەردەست نابی بەداخل یاری تێکن هەست گەیمپڵەیەکەی ئاشکراکرا کە گەیمپڵەیەکەی و سینەماتیکەکەی زۆر بێک دەچی کە بە خۆشیان دەڵێن یعنی جەماعەتی تێکن دەڵێن شتێکی سەرنجڕاکێشە لە بەرەوەی هەردوو لە بێک دەچی گەیمپڵەیەکەی کورد بوو تەنیا شەڕی دوو کارکتەری سەرێکیمان بینی بەڵام کواڵەتەکەی زۆر جوانە هیوادارم شتی زیاتر لێ ببینین و ئەو ڤیدیۆیش لە ستۆری مۆدەکەی هەیە نەک لە شەڕە ئارکەیدەکەی کە لەگەڵ هەمووجار لەگەڵ کۆمپیوتەر دەکەن یاخود دوو نەفەر دەکەن ئەوە مۆدی ستۆریە و باگراوەندەکەش هەموو چیرۆک و تەرتیبات شتە باسی ئەساسیش دەکەین بەڵام شتێکی گرنگ هەیە کە دەمێ باسی بکەم چونکە هەفتە ڕابردوو بەرنامە نەبوو ئەوی شەڕەکەی نێوان فیل سپێنسەر و پلیستیشنیە یاخود جیم ڕایانە ئۆکەی فیل سپێنسەر لە هەفتەکانی ڕابردوو وتی ئێمە بۆ چەند ساڵێکی دیکەش جگە لەو عەقدەی لە نێوان پلیستیشن و ئاکتیڤیژنی هەیە یاریەکانی کاڵ ئۆف دیوتی لەسەر پلیستیشن دەهێڵینەوە و لێکمان داوە پلیستیشن لەگەڵ ئاکتیڤیژن تاکو 2025 عقدی هەیە چەند ساڵێکی دیکەش یعنی تا چەند دو سێ ساڵی دیکە لەوانەیە 2028 لەوانەیە عقدەکە نەمینێ ئەو کاتی کاڵ ئۆف دیوتی دەبتە فەرمی ئەکسکلوسیڤی ئەکسبۆکسی فیل سپێنسەر قسەی کرد جیم ڕایان سەرۆکی پلیستیشنی پاش هەفتەیەک وەڵامی دایەوە بە فەرمی وتی بە فەرمی ئەو قسەی کرد وتی حەزم نەدەکرد بە شێوەیەکی گشتی لە بۆ ڕای گشتی ئەو قسەیە بکەم لە بەرەوەی پێم وابوو ئەو قسانەی مابینی من و فیل سپێنسەری قسەیەکی نهێنی بزنس بووە و بەڵام فیل سپێنسەر کریتە فەرمی لە بۆ هەموو خەڵکی بۆیە منیش وردەکارەکان بڵاو دەکەمەوە وردەکارەکانیش چیە دەڵێ فیل سپێنسەر بە سۆنی وتیە خۆ لە پلیستیشنی وتیە جگە لەو عقدی لەگەڵ ئاکتیڤیژن هەتانە تاوەکو 2025 لە پاشەوەش سێ ساڵی دیکە کاڵ ئۆف دیوتی لەسەر پلیستیشن دەهێڵینەوە دوای ئەوە نازان ڕوودا واتە کاڵ ئۆف دیوتی بە فەرمی تاکو 2028 لەسەر پلیستیشن دەمینێتەوە لە پار 2028 کە نزیک دەبینی لە پلیستیشن 6 و ئەکسبۆکسی نوێ لەوانەیە کاڵ ئۆف دیوتی لەسەر پلیستیشن هەر نەبینینەوە بۆیە جیم ڕایان دەڵێ ئەو شتێکی ناشرینە بەرامبەر گەیمەرانی پلیستیشن دەکرێت و تۆزێک پێی ناخۆشە بۆ هەمان کات دەشەقەشی لە بنیجێی فیل سپێنسەریدا لەبەرەوەی وتی ئەو قسەیە نهێنی بوو بزنس بوو ئەتو کریتە فەرمی خەڵک دەزانێت ئێستامیش جا بدەمەوە فیل سپێنسەر جوابی نەدایتەوە بەڵام ئەو قسەی معنای چێ بەگشتی مایکرۆسۆفت درۆی کرد بە شێوەکان بەڵێ سۆنیش دوو ڕووی دەکەم بەڵێ هەم سۆنی دوو ڕووە هەم مایکرۆسۆفت بە شێوەکان درۆی کرد
تەمشا سۆنی دووڕۆ لەبەرەوەی گەورەترین یاریەکانی خۆیان ئەکسکلوسیڤە جگە لەوەی دەتایم بڵێن کاکە قەیناک God of War پلەیستیشن یا لۆ بداتە ئەکسبۆکسی ئۆکەی بەڵام فاینەل فانتەسی پلەیستیشنی نییە هەموو ساڵێش دەکاتە ئەکسکلوسیڤ لە بۆ خۆی دووڕووی سۆنی لێراوەیە یاریەکانی ژاپۆنیەکان بە تایبەتی زۆر بە زەحمەت دەداتە ئەکسبۆکسی لێ ناگەڕێ لەمان کاتە ئەکسبۆکس لە 2028 بەتەمە Call of Duty بکاتە ئەکسکلوسیڤ سۆنی قەلبی تێکسۆ لێستا بەڵام مایکرۆسۆفت درۆیەکی کرداڕێ لەبەرەوەی فیل سپێنسەر لەبەرەوەی لە ڕۆژ یەکەم فیل سپێنسەر وتی ئێمە پلانمان نییە Call of Duty لە جەماعەتی پلەیستیشنی بستینەوە جێگری فیل سپێنسەری لە مقابلەیەکی وتی ئەمە ناتوانین Call of Duty بکەینە ئەکسکلوسیڤ ناتوانین بیکەینە تایبەتی ئەکسبۆکسی لەبەرەوەی لە ڕووی بزنسەوە کارێکی هەڵێ و وەزەرێ دەکەین بەڵام ئێستاش دەڵێن تەنیا 3 ساڵی دیکە جگە لەو عەقدەی کە هەیەە کە دەکات 2028 لەپاش 2028 Call of Duty دەبتە ئەکسکلوسیڤی ئەکسبۆکسی بێگومان کاریگەری دروست دەکە بێگومان زۆر خەڵکێ لەبەر Call of Duty کۆنسۆڵی نوێ دەکڕی کەواتە کارگیری دەکاتە سەر پلەیستیشنی چێ قازانج دەکە و چێ زەرەر دەکە لە کۆتای ڕۆژەکەی بێگومان لایەکە قازانجە و لایەکە زەرەرە بەڵام هاوڕان دەبی لەوەش تێبگەین جیم ڕایەن لەبەر خاتری سۆنی ئەوشتان دەکات لەبەرەوەی مدیرە لە ناو سۆنی و مەستەعاتی کۆمپانیاکەی خۆی دەوێت فیل سپێنسەریش پارەیەکی خەیاڵی لە مایکرۆسۆفت وەرگرتیە لە بۆ بەشی گەیمینگکەی ئەویش مەستەعاتی کۆمپانیاکەی خۆی دەوێت یعنی وەکو شەخص خەتای وان نییە بزنسەکە وایە بەڵام بەداخەوە لەبەرەوەی گەیمەران لەو مەجالەی زەرەر دەکەن ئەرچەندە منافەسەشی باشە بەڵام منافەسە بۆ شێوازەی پێم وایە تۆزێک لەو لای گەیمەران زەرەرێکی گەورە دەکەن ئۆکەی بێنە سەر کۆنفرانسی یوبیسۆفت فۆروارد کە سەرەتایەکەی زۆر بێزارکەر بوو بەڵام هەندێک شتمان زانی بینە سەر ئەساسنەکان دوای باسی دیڤیژن و ئەوانە دەکەین داهاتی کۆمپانیای یوبیسۆفت بەهۆی کێشە ناوخۆیەکان و ناڕازی گەیمەران وای لەو کۆمپانیای کردیا لە نوێترین شۆکەیسی خۆیان زیاتر گرنگی بەو یاریانە بدەن کە وای کردیا گەیمەرانی ئەو کۆمپانیایان خۆش بووە ئەویش یاری نوێتی ڕۆچیە وەکو وەڵامێک یوبیسۆفت 5 پرۆژەی ئەساسنی ڕاگەیان و زنجیرەیەکی نوێ ئەساسن کریدی لەلایەن نێتفلیکسەوە ئاشکرا کرد با باسی هەموو ئەساسنەکان بکەین کە پێم وای 5 یاری 6 یاری ئەساسنی نوێمان هەیە گەورەترین یاریش ئەساسنز کریت میراجە ئەو یاریە باسی کاراکتەری باسیم دەکات لە سەدەی نۆی زاینی لە شاری بەغدا 20 ساڵ پێش ڕووداوەکانی یاری ڤالهاڵە باز دەکات کاتێک باسیم تەمەنی تەنیا 17 ساڵە لەلایەن لی مەجدوب کە بە دەنگ ڕۆڵەکەی بەرزستە دەکرێت خەریکی دزیە تا لە ژیاندا بمێنێتەوە لە ناو شەقامەکانی بەغدا بەڵام کاتێک لە بکوژەکانی هیدن وانس یاخود جەماعەتی ئەساسنەکان باسیم دەدۆزنەوە ئەو ئافرەتە ناوی ڕۆشانە ڕاهێنان بە باسیم دەکان بیکاتێکی لە برایانی برەدەرهود یاخود تەریقەتی هیدن وانس بیکەنە ئەساسن ڕۆشان یەکێکە لە ئەساسنە بەناوبانکانی هیدن وانس کارکتەرێکی ئێرانیە هەرچەندە دەڵێن زەردەشتیە واتە کووردە بەڵام مابینی سنووری عراق و ئێرانە جاشتە ئەوە بە فەرمی هەشتا نازانی بەڵام لە چەند کەسێکم پرسی وتیان چەند کەسێکم پرسی کە خەڵکی و مەتیخەنە دەڵێن ئەو کارکتەرە بە ئەسڵ زەردەشتیە واتە کووردە بەڵام بە ئێرانی قسە دەکەن لەو یاریە هەشتا زانیاری زیاتر نازانین کە زانی پێتان دەڵێن خانمە ئەکتەرێکی هۆلیوود یاخود سینەمای ئێرانی شوهرە ئەغداشلو ڕۆڵەکەی بەرزەستەکە کە لە زۆر لە فیلمەکانی مارڤڵ و ئەوانەش جارجارە دەوری هەیە دەنگە زۆر سەرنجاچیشی هەیە ئەو ڕۆڵی ئەو ڕۆشانە دەجێڕی ئەوەی گەیمەرانی دڵخۆش کرد لە ئەساسن کرید میراج جگەل لە سێتاپەکەی کە شاری بەغدایە و ئەساسنێکی عەرەبی نوێمان هەیە هۆکارێکە بۆ گەڕانەوەی ڕەچەڵەشی زنجیرە یاریەکان و لە ڕووی گەیمپڵەی دروستکردنی یاری یاریەکە سەدان کاژمێر نابێ بەڵکو تەنیا 20 کاژمێر لە بۆ 30 کاژمێر دەبێت واتە لە یاریەکانی ڕابردووی ئەساسن کورتتر دەبی یاریەکە جیهانێکی زەبەلاحی نابێت تەنیا شاری بەغدا لەگەڵ هەندێک شارۆچکەیە کە بە بیابان لێک دوورکن بە بیابان جیاکراینەوە زیاتر گرنگی بە وردەکاریەکانی ناو شاری بەغدا دەدا دروستکردنەوەی شارەکە بە جۆری باڵەخانەکان لە سەدەی نۆی زاینی چیرۆکەی بەشێک لە ناودارانی ئەو شارە باز دەکە دەنگۆ هەیە کاراکتەرێکی خراپەکاری نوێی تێدابێ بەڵام هێشتا نازانین کە چییە پێشبین دەکرێت خراپەکارەکەش لە ئەفسانەی عێراقی وەرگیرابێت لە ڕووی گەیمپڵەی یاریەکە زیاتر خۆی لە ژانڕی ستێڵ دەدا واتە بەهێمنی خواهشاردان پارکۆر واتە یاری ئەساسن بازنی یاری ئەساسن ئەو معنای دەدا یعنی ئەساسن دەبی واری بەڵام یوبیسۆفت دەڵێت لە 2023 بڵاوی دەکەینەوە لە بەهار واتە لە مانجی سێ لە مانجی 5 یاریە بەردەست دەبێت نرخیشی تەواو نییە واتە نرخی 6 هەفتانیە بەڵکو 50 دلار لەبەرەوەی مۆدی ئۆنلاینی نییە قمار ئەلکترۆنی تێدا نییە یاریشی تەنیا سینگل پلەیەری ئەساسنە هاوشێوەی یاریەکانی ئەساسن 1 و 2 3 کە من زۆرم بەدڵە و جگەلەوە چەند یاریێکی دیکە ئەساسن ئاشکرا سەرەتا ئەو شتێک کە زۆرم بەدڵ بوو یاریەکە بەنای ئەساسنز کریت هێکسێ کە
نازدار دیارە لەبەر نازە لەبەروی جیاوازترین یاری ئەساسنە کە تا ئێستا دروست کرابی لەبەروی یاریەکی ترسناکی ئەساسنە دەربارەی جادوگەر لە ناودارستان ئافرەتە جادوگەرەکان لە سەدەکانی ناوەڕاست لە ئەوروپا بزەبەت هێکسێ وشەیەکی ئەڵمانیا گەل لە ئینتەرنێت سەرچێژی بچووکم لە بۆی کرد وشەیەکی ئەڵمانیا کەواتە پەیوەندی بە دارستانەکانی ئەڵمانیاوە هەیە زۆر فیلمی ئەوروپی ترسناکێک کە پەیوەندی بە بزنە ڕەشەکە ئافرەتی جادوگەر پیرەژنی جادوگەری ناودارستانەوە و یاریەش بەشێک دەبیت لەو کەش و هەوایە لەو تەریقەتانە کە زۆر سەرنجاچش دیارە و ئەو شتێکەوە زیاتر دڵخۆشی کردیمە دروستکەری ئەو یاریە دەبی دەرهێنەری ئەو یاری فارکرای دوو دروست کردێت کە یەکێکە نەگەیەکێکە باشترین یاری فارکرای دەڵێن دروست کرێ لەگەڵ یاری Watchdog Legions هەرچەندە Legions باشترین یاری Watchdog نییە بەڵام زۆر بیرۆکی جیاوازی تێدایە بۆیش تاکو ئێستا Ubisoft ناڵێ یاری ئەکشنی RPG یاخود یاریی وەکو یاریەکانی ئۆدسی ئەوانەیە دەڵێ یاریش تاو جیاوازە ئەو کابرا بەخۆی جیاوازە هیوادار یاری جیاوازمانە بە دروست بکە جگەلەوەی یاریی دیکە ئەساسی ژاشکرا کرا بە ناوی کۆد ڕێت کە پەیوەندی بە ژاپۆنەوە هەیە ئەوە یاریشی ئاسایی ئەساسنە ئەکشنی RPG Open World وەکو یاریەکانی Valhalla Odyssey Origin دەبی یاریی زەبەلاها پەیوەندی بە ژاپۆنەوە هەیە پەیوەندی بە شنوبووی هەیە کە نینجایەکان دوایین سەردەمی نینجایەکان لە ژاپۆن و یاریی دیکە ئەساسن ئاشکرا کرا بە ناوی کۆد نیم جید کە ئەو کۆد نەیمانە هێشتا ناوی فەرمینینە بەڵام تەنیا کۆد نەیمەوەتە لەژێر ئەو ناوە کار دەکەن یاریی چیرۆکی ئەکشنی RPG جیهانی کراوەی ئەساسنە لە بۆ مۆبایل بەڵام لە چین کە بەشێک لە گەیمەران دڵیان پێخۆشە لەبەروی لە مۆبایل هەیە بەشش پێیان ناخۆشە لەبەرەوەی سێتەپی چینی لەسەر مۆبایلی دانرا نەک بێتە یارێک کۆنسۆڵ و PC وانە وایروە لەگەڵ نێتفلکسی پێکاتی Ubisoft زنجیرێکی ئەساسن کریت وەکو مسەسەلەی تەلەڤیزیۆنی لە بەرەمێنانە لەگەڵ یاریی مۆبایلیش تایبەتە بە نێتفلکس گەیمینگ لە ڕێی مۆبایلی بڵاو دەکرێتەوە تۆنێک ئەساسن تۆنێک یاری ئەساسن دڵخۆشین و دەمێت بۆچون ێوەژە کۆمنت بزانم چاوەڕێک کامە ئەساسن زیاتر دیڤژن گەیمپلیش نێوان بینی لە مۆبایلی بڵاو دەکرێتەوە بەڵام هێشتا بزەبت نازانی تەنیا ئەوە بەردەستە یعنی چۆن دەڵێ ڕیجستەر بەردەستە لە بۆ جەماعەتی ئەندرویدی لە بۆ iOS بە زوانە دێ وەروەها ڕین بۆش بە هەمان شێوە لە ڤێژنی مۆبایلەکان دە گەیمپلی نوێمان بینی ڕیجستەر لە بۆ iOS بەو زوانە بەردەستدەی بەڵام لە بۆ ئەندرویدی ئێستا ڕیجستەرکردن بەردەستە تا خۆتۆماتکردن دەبەستە نیچندۆ ئەویش نیچندۆ دایرەکتەچی ئەنجامدا دایرەکتەچی ئەنجام دەکات چەندیارێکی ئاشا کرد کە من ناتوانم قسانە سەوکەنەوەرەوەی زۆر ئەزمونم نییە لەو یاریان نیسودۆی بەڵام ئەوەی سەردی هەمووی ڕادشە بێگومان ترێلەری نوێی The Legend of the Zelda بە ناوی Tears of the Kingdom جیهانێکی جیاوازی زێڵدامان هەیە ئەوجارە لە ئاسمانە جیهانی کراوێ بەڵام لە ئاسمانە گرافیکەکەی گرافیشی نیچندۆ یعنی ناکرێت زۆر چاوەڕانیشتی گەوری لێ بکەی بەڵام سانجاچەش دیارە و لە مانجی 5 2026 بڵاو دەکرێتەوە ئاوڕێن خۆشەویستم Cyberpunk لە کۆتاییدا DLC لە بۆ بەردەست دەبی بە ناوی Phantom Liberty ماپێکی نوێ تێدایە و کارکتەری سەرەکی V پێم وابی دەبتە سەرۆکی ئەمریکا یانشتەی لەو بابەتێک کە جۆنی سڵڤەرهاندیش هەدەگەڕێتەوە تا کیان ڕیڤزی دەگەڕێتەوە ماپە نوێیەکە تاڵ نوێ دەبی وەکو DLC بەردەست دەبیوەتە لە شوێنێکە زیاد دەکرێت ناویاریەکەی بەڵام بەداخەوە تەنیا لە بۆ کۆنسۆلی PlayStation 5 و PC لەگەڵ بەڵام بەداخەوە ئەو DLC تەنیا لە بۆ کۆنسۆلی نوێ و پیسیە وەتە لە بۆ کۆنسۆلی کۆن نایە و دەڵێن دەستکاری سیستمی پۆلیسیشان کردیان باشتریان کردی ئەستا پۆلیس باشتر کاردانەوەی هێشتانە وەروایی ئەبدێکی گەۆژ لە بۆ یاریەکەی لە بۆ Xbox Series S بەردەستخرا کەستا بە کۆڵەتی 1960 فریمی زۆر باش بەردەستە بێمە سەر Battlefieldی پێم سەیرەکەوە EA بڕیاریدا ستودیۆیەکی نوێ یاخود چەند کارمەندێک نەک چەند کات سەرۆکەکی نوێی دانا لە بۆ ستودیۆیەکی نوێ کاری وان تەنیا دروستکردنی سینگل پلێر کامپینە لە بۆ یاری Battlefieldی مۆدی ئۆنلاینەکە هیچ بەڵام تەنیا سینگل پلێر ینی کامپین کە سەیرە EA شتیوا دەکات بەس مهم کاتە داهاتی Battlefieldی زۆر ڕوونە ئەو کەسێکە و کارش دەکات پێشتر لە ڕیسپاوندی بۆ کاتە ڕیسپاند بخۆی ستودیۆ زۆر باش بوو یاری باشیان هەیە و ئینشاءالله سەرکەوتوو دەبن چکە بەڕاستی کامپین لە بۆ یاری FPS گرینگە ڕاستە بڵێن مۆدی ئۆنلاین گرینگتر لە یاری FPSەکان بەڵام کامپین چیرۆک زۆر گرینگە Call of Duty هەموو ساڵێ پاسی پێ دەدرێ خەڵک دێشی ڕاستی نەبی دەڵێ ئۆکەی لەبەر لەبەر کامپینی هەیە مۆدی ئۆنلاینی هەیە جاجاراویش نیتی خۆڕێتەکە بەڵام مهم بەگشتی هەیتی سەرۆکی یاری هەیلۆی یاخود ستودیۆی 343 وازی لە کارەکەی خۆی نەوێ دەرێم هەیلۆ لەبەرەوەی 343 کاریان تەنیا دروستکردنی یاری هەیلۆیە وازی هینە دەڵێ بەهۆی تەندروستیمەوە نازانە کێشی عالیۆشتارم هەیە بەڵام بەگشتی گەیمەرەی زۆر ناڕازی بوون لە یاریەکی هەیلۆی ئینفینیتی مۆدی ئۆنلاینەکەی دەڵێم نەک کامپینەکەی باشە زۆرش باشە تامتێژی هەیە بەڵام
ئۆنلاینەکەی کێشە و مەشاکل یەکجار زۆری هەیە و ئێستا کەسێکی نوێ بۆیتە سەرۆک ئینشاءالله و کارێکی باشتر دەکات لەبەرەوەی فیل سپێنسەر دەڵێ هێلۆ یعنی ئەکسبۆکس یعنی هێلۆ کاتە هێلۆ دەبی زۆر لەو حاڵەتی ئێستا تێیدەیە باشتر بی دەبا لە مێژە بڵاوکرایەوە بەڵام هەر دواخرام بە پێیلیکە گوت زە پێکردێکی ناو ستۆری ئەپێک ستۆربی لەوانەیە یاری ئەنچارتد لیگز ئەنچارتد لێگەسی ئۆف تیپس کۆلێکشن لە 19 مانجیدا لەزە پیسی بەردەستبی دوو یاری ئەنچارتد لە خۆ بگری ئایژ ئەنچارتد فۆرد فیبسێند و لەگەڵ ئەنچارتد ناوەکەی نەبی کرد مهم ئەو دوو کچەکەی دێت سیدی پرۆجێکت ڕێ چەند قسەیەکی نوێکە لەسەر ویچەر 3 دەڵێ لە کۆتایی ئەو ساڵ لە Q4 واتە لە چارەجی کۆتایی ئەو ساڵ ئەپدەیتە یاخود ئەپگرێدەکەی ویچەر 3 بە خۆڕای بەردەست دەخەن لە بۆ کەسانی کە ویچەر 3یان هەیە لەسەر پلەیستیشن 5 و Xbox Series بە کواڵەتی نوێ و دەڵێ زۆر تیشمان گۆڕیە دوایش تیشم ڤیدیۆکی مارڤڵ سپایدەرمان دووتان پێپشاندەم کە بە ئەنریل ئینجن 5 دروست کردیان گەیمەرێک دروستی کردی ئەو کەسێک کە یاریەکانی GTA زۆر دروست دەکاتەوە زۆر سەرنجاشە تڕێلەکە وەرە ڤێنەمیشمان نیشان دەدەکەوە ڤێنەم چۆن دەبی ئەگەر لە مارڤڵ سپایدەرمانی دوی فەرمی بکار بێت زۆر سەرنجڕاشم لە دیسکریپشن تایپلەکەی دادنێم بڕۆن خۆتان سێری بکەن هاوڕێنی خۆشەویستم زۆر سپاس بۆ بینی نێو ڤیدیۆزان ڤیدیۆی تۆزێک درێژتر بوو لەسا ڤیدیۆکانیت کە بەڵام بابەت زۆر بوو و داوای لێبوونیش دەکەم کە زیاتر لە هەفتەیەکە هیچ ڤیدیۆم نییە هۆکارەکەشی بێگومان دەزانن کەەوە ئەپڵ ئەوهای لە چناڵەکەم کرد ئەگەر نا حەز دەکەم هەم ڕۆژ ڤیدیۆ بڵاوکەمەوە چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆی داهاتوو زۆر سپاسی پژیرەکانتان دەکەم تکات دەکەم دوگمێ لایک سبسکرایب یاخود فۆڵۆی پێیجی لەبیر مەکەن خواتان لەگەڵ